هەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ پاراستنی هاوڵاتیان لە هێرشە ئەلکترۆنیەکان ئەو هێرش و هاکردانەی کە زۆرجار ڕوبەڕووی ئەکاونت و وەکوڵێت ئەکاونتەکانمان دەبنەوە و ئێمە چۆن خۆمان بپارێزین و چۆن ڕێنمایی وا بە هاوڵاتیان بدرێت لە پاراستنی ئەکاونتەکانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز بڕواجەزا بەڕێوەبەری کۆمپانیای یۆرگارد بۆ پاراستنی هاوڵاتیان لە هاک و هێرشە ئەلکترۆنیەکانمان کردووە. کاک بڕوا زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. کامانن ئەو هێرشە ئەلکترۆنیانەی کە بەردەوام بە شێوەیەکی بەربڵاوەکرێنە سەر هاوڵاتیان و پێویستە هاوڵاتی ڕێنمایی و هۆشیاری هەبێت لەبارەیانەوە. بە ناوی خوای گەورە سەرەتا ئەمە باسی ئەوە بکەم کە ئەم هێرشانە هەر لە وڵاتی ئێمەیانە ئەم هێرشانە هەموو دنیای گرتوتەوە، بەڵام بەنسبەیەکی زۆر لە وڵاتی ئێمەیە تەنها سۆشیال میدیا ئەگرێتەوە، چونکە لەبەر ئەوەی تا ئێستا ئێمە سیستەمێکی بانقیمان نییە، تا ئێستا ئێمە سیستەمێکی مەعاش و پارەدانمان نییە بە شێوەیەکی ئۆنلاین بێ. ئەوەی کە ئەیبینن کە هاگەکرێت تەنها تۆڕە کۆمەڵایەتیەکانە، تەنها سۆشیال میدیاکانە. ئەویش چەند سەبەبێک هەیە بۆ ئەوەی کە سۆشیال میدیا هاک بکرێت. ئەو سەبەبانەش هەمیشە لە ئەکەوێتەوە سەر کەسی بەکارهێنەری سۆشیال میدیا، نەک کەسی زیرەکی هاکەر. زۆربەی ئەو کەسانێک کە تووشی حاڵەتی هاکردن نەبن و سەردانی کۆمپانیاکە ئێماکەن، ئەو کەسانن کە ئاشنانین بە قانونەکانی سۆشیال میدیا. ڕاستە ئامانجی هاکەران چییە؟ بۆ نمونە کاتێک کە تۆ پارەیەک لە ئارادانیە موچەیەکی زەبەلەح لە ئارادانە تاهی کەسی بەرامبەر بە بێڕفێنی، ئامانجیان لە هاکردنی تۆڕی کۆمەڵایەتی و سۆشیال میدیا چییە؟ ئامانجەکان جیاوازن، ئەتوانین بڵێن ئەیانەوێت لەو ڕێگەیەوە پارە بەدەست بێن بۆ منە ئەکاونتی من بسووتێن و داوای پارەیە مبلەغی پارەم لێ بکەن. ئەم حاڵەتانەمان زۆرە توانین بڵێن لە سای هەشتای هاکەرەکان کە ئێمە ئەگەر بەس قسە لەسەر مەنتیقی خۆمان بکەین، لە سای هەشتای ئەو هاکەرانەی کە ئەکاونت و سۆشیال میدیاکان هاکەکەن بۆ پارە ئەیکەن. ئەین زۆر کەسمان بینیوە دانیشتووە ئەکاونتی ها کردو دوای بە کارتێکی $5 کۆڕێک بە یاخود ئاسیاوەیەتەوە بە کابرا. قسەمان لەگەڵا کردوتمان ئەین تۆ بۆ $5 چۆن ساعت کاتی خۆتی کوشتۆ بۆم ئیشە، ئەگەر لە ئیشێکی باشترا بەکارە بێنانە ئەبوو ئەبینی وەکو باسم کرد لە سای هەشتایان بۆ پارە ئەیکەن، لە سای 20 تر بۆ ئەوەیە کە زانیاری کەسێکیان بێتە لادیا خودت بۆ ئەوەیە کە خۆی دەرخە یاخود کێشەیەکی سیاسیە. ینی کاتێک کە دەڵێن هێرشە ئەلکترۆنیەکان تەنها بۆ نمونە هاکردن یاخود کۆنتترۆلی فەیسبووکی بەرامبەرەکە یا چی ترمان هەیە لە هێرشی ئەلکترۆنی وەستاندنی سیستەمە ئەگرێتەوە، دزینی دزانیاری ئەگرێتەوە، بڵاوکردنەوەی زانیاری ئەگرێتەوە، ئەتاخستنە سەر سیستەم و وەستاندنی ئەگرێتەوە. ینی هەر شتێک کە پێی بڵێ هاک هەر شتێک کە تۆ ناوی لێ ئەنەی ئەچێتە بابی هێرشی ئەلکترۆنیەوە. چی بکەین پێشەوەی کە بەرەو هێرشە بکەین بۆی کە خۆمان لا بدەین؟ بۆ مناڵێ خۆپاراستن لە چارەسەر باشترەوانە چی دەکەنە چارەسەر بۆی کە هاوڵاتیان لە هێرشە ئەلکترۆنیەکان بپارێزنەوە؟ زۆربەی کات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت، لە تەلەڤیزیۆنەکان بێت، لە شاشەکانەوە بێ ئێمە باسی ئەومان کردووە کە خەڵکی چۆن خۆی بپارێزێ، بەڵام کێشەکە ئەوەیە خەڵک گوێت لێ ناگرێت لەبەرەوەی تاکە شتێکە لە خەیاڵی خۆیەتی ئەویش ئەوەیە ئەڵێ کێ من هاکەکە ئیشیان بە من چییە؟ بەڵام وان نییە کە تۆ کەسێکی ئەتیادیت بۆ بزنسمانێکی لە بازارە دوکانێکی خۆتە هەیە ئەبینی هاک دەکەن بە ناوی تۆ نامە بۆ ڕەفیقەکانتە نێرە داوای وحدەی لێەکە. زەلامیوە هاتووەتە لامان لە ئەوروپاژی بۆن نەهاتۆتەوە ئەڵێ بە ناوی منەوە پارەیەکی زۆریان خسۆ سەر حسای بانقی خۆیان. فەیسبووکی هاکراوە ئاگای لێ نەبوو، ئەمیان نەکردوتە دەرەوە بۆ ئەم هەست بۆ نەکاو لە فەیسبووکەم هاکراوە بە ناوی زانیویانە سەعات بۆن منە 12 شۆ ئەم لە خەت نامێنێ 12 شۆ نامیان بۆ ڕەفیقێکی نادۆتیانەوە لە شوێنێکم ژیرم خواردووە ئەو نە پارە بۆ خەرە سەر حساب بانقی سیوەرەکان بۆ خسۆ لە سەر حساب بانقەکە. بۆیە زۆر داوای کارتەکە لا ئێمە هەرە داوای کارتەکە، بەڵام کێشەکە ئەوەیە تا ئێستا چەند کەس داوای کارتی کردووە لایەن ئەمنیەکان تا ئێستا هیچ بە داداتوونێکیان بۆم کەیسە نەکردووە. ئەبینی کابرا لە سلێمانیانە، بەڵام لە شارەکانی تر ئەبینی لە زۆربەی شوێنەکان سیمکارتیان داناوە لەسەر لە بازار کەس نازانە بناوی کێوە. کابرای هاکر کە داوای وحدەیە لە تۆەکە ئەڵێ بۆ داغڵێکا لەسەر و سەمە یەکێکە لە مەترسیەکانی سەر کۆمەڵگە کە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان دەستگا ئەمنیەکان بێنە سەر خەت و بە دوواداچوون بکەن ڕێگری بکەن لەم پرۆسەیە لەم پرۆسی هاکردنە. ئەو هێرشی هاکەی کە لە هەر وڵاتێکا ڕۆ ئەیە ئەتوانی بڵێ لە 150 پەیوەندی بە خودی بەکارهێنەرەکەەوە هەیە، لە 150 پەیوەندی بە حکوومەتەوە هەیە. تۆ تا ئێستا حکوومەتێکی ئەلکترۆنی نییە
کە بە تەواوەتی کۆنتترۆلی IP ئەدرێسەکانی کردبێ کە بە تەواتی کۆنتترۆلی هەموو ئینتەرنێتەکانی کردبێ من دەستخۆشی لەو کەسانە ئەەکەم کە ئێستا خەتی ئایکیویان داهێناوە و خەتەکانی تر وا فەرامۆشەکرێت لەبەرەوەی ئەگەر دیقەت بین گۆران نێت لەسەر یەک IP بەلای کەم 150 وزەریاوە کاتێ تۆ IP کەسێک لە ئابوو ئەدویزبی دۆزیتەوە زۆر ئەستەم بوو بۆت ئەگەر ناوی هیچ کۆمپانیاکیش نەبین زۆر سپاس دەکەین بەڵام ئەم خەتانەی تر کە ئێستا هاتووە ئەم خەتە تازانە توانی بڵێ ئیسفادەی لێ ئەەکەین ئێمە لە ڕووی IP لە جاتی 100 یوزەر با 10 یوزەر ئەیە تۆ ئەگەرێکی لە بەردە سابێت لە 100 کەس باشترە لە 10 کەس هابێ باشترە لە 100 کەس حکومەت وردە هەوڵی ئەمە ئەیات هەوڵی چاکردنی ئەم شتانە ئەیە بەڵام زۆر بە خاوی ئەڕوات کاک بڕادێمەوە لای جەنابەت ئەگەر لێوە دەست پێ بکەین سەرتا باس لەوە کرد ئەوە هاوڵاتیان زۆر جار خۆیان وا دەکەن کە بەرامبەرەکە بتوانێت هاکیان بکە چی بکەین چۆن خۆمان بتوانین ماڵەکەی خۆمان بە جۆرە دەرگاکانمان محکەم بکەین کە کەس ناتوانێت هاکمان بکات محکەمکردنی سۆشیال میدیاکان کارێکی ئاسانە لە بەرەوەی ئەو سکوریتیانەی کە دایناوە لە ئەپەکانیا هەموو کەس دەتوانێت بەکاری بێنێ بەڵام کەوتۆ سەر زانیاری لە زمانی ئەو زمانەیە کە لە سۆشیال میدیاکە هەیە دەبینی ئێستا فەیسبوک بە کوردیە تۆ توانی فەیسبوک بە کوردی بەکاربێنی بەشی ئامرازەکان بەشی توڵی پاراستنەکانی هەمووی بە کوردی تایە بەڵام کێشەکە ئەوەیە خەڵک بێ ئەوەی بۆ نمونە سیارەیەکی کڕی و وازان سیارە هەر سویچ و ئستۆپ و گازەکەی گێڕەکەیە نەخێرەبێت تۆ بزانی ئەم سیارە حاسەی هەیە ئیسفادەی لێ ئەەکەی ئیسفادەی لێ ناکەی ئەم سیارە کۆنتترۆلی خۆی هەیە کە ئەچیتە دەرەوە داخی ئێستا بۆ نمونە بەسیترین ئەو شێوازەی کە خەڵکی پێهاکەکرێ ئیمێلەکانیانە لە سایە 60 و کەسانی کێنە لای ئێمە هاکراون لە ڕێگەی ئیمێلەوە هاکراون ئیمێلەکەی چەند ساڵە کردوتەوە وەکو ئیمێلێکی یاهوو یاخود هۆتمێلە یاخود جیمێلە بێ کردوێتی و ئیتروازی لێنەوە نەچۆ بەلای ئیمێلەکەیە کۆمپانیای ئەو ئیمێلەکان هیچ مەجبور نییە چەند ساڵ ئیمێلە بۆ تۆ هەڵگرێبێەوەی بەکاری بێنی ئەچێک ئیمێلەکە دەسڕێتەوە هاکەرەکەیت لە ڕێگەی توولێکەوە لە ڕێگەی ئەڤیگێزەرەوە فرێندەکانی بۆ ئەهێنێ هەموو ئیمێلەکانیان پیشانەیە یەک چەکی ئیمێلەکانەکە کامە ئیمێلەکەی سرابووی ئەچێت دروستێکات و فۆرگەت پازۆر دێکەکە زۆر بە ئاسانی فەیسبوکەتە چێتە بەردەسی یعنی بێەوەی خۆی هیلاکە ئیشی 5 دقێ بۆیە خەڵک زۆربەی ئەوانەی کە هاتنەتە لای ئێمەوە کوتم لە ڕێگەی ئیمێلەکانیان هاکراون ئیمێلەکانیان فرامۆش کردووە ئیمێل باشترین شتە بۆ ئەوەی کە ئاسانترین ڕێگەی بۆی کە هاکر بتوانێت بێتە ناو سۆشیال میدیاکەتەوە بۆیە لێرەوە بە هاوڵاتیان ئەڵێم تکایە ئەو کەسانی کە ئیمێلیان داناوە لەسەر سۆشیال میدیاکانیان ئەگەر پێشتر ئیمێلێکی لەسەر بۆ بەکاری ناهێن باو ئیمێلە لابرن ئیمێلێکی تازەدانێن زۆر باش جگە لە ئیمێلەکە چیتر بکەین بەدەر لە ئیمێلەکە دواتر ڕقم تەلەفۆنەکانیان دانن لەسەری کە تو فاکتەری پێڵن تو فاکتەرەگە لە ڕێگە ڕقم تەلەفۆنی شۆ بێت و لە ڕێگەی ئەپلیکیشنی شۆ بێ ئەم ئەپلیکیشنەکە دا بەزێنی بۆ نمونە سەفەرەیەکەی تۆ سیم کارتەکەت پێ نیە ئەم ئەپلیکیشنە ئیشی سیم کارتەکەت بۆ ئەکە کاتە دانانی ژمارە باشترە تا ئیمێل نەخێر ئەبێ بڵێ هەردووکی باشە چونکە تۆ جاری وا هەیە پەیوەندیت بە پێویستەکە پەیوەندی بکەی بە شەریکی فەیسبوکەوە ئەکاونتەکەت دیسیبڵە بێ شەریکی فەیسبوک ئیمێلە بۆ نانەرێ بۆ ڕقەمەکەت ئەبێ لە ڕێگەی ئیمێلەکەت هەبێت تایبەت کە لەسەر ئەکاونتە کۆنفەرم کرابێ بۆی تۆ بتوانی گفتوگویان لەگەڵا بکەین ڕاستە کێن ئەو کەسانی کە ڕوبەڕووی هاگەبنەوە یا بوون کەیسەکان لە کوردستانە بە تایبەت کامانن زیاتر ئایا بە تایبەت ڕەگەزی ئافرەت یا نێرینە ڕوبەڕووی هاگەبێتەوە وە بۆچی لە سایە 85 و کەسانی کە هاتنەوە لای ئێمە ڕەگەزی مێینن لەبەرەوەی دیقەت بە هەمومان ساحەبی عایلین ئافرەت زۆرترین کات ڕسم ئەگرێ ڕسمی سێڵفی ئەگرێ چێ بۆ سەیران ڕسم ئەگرێ زۆر بەشیان کە سناپەکە زۆربیان کە ئەچن بۆ سەیرانە لەگەڵ ڕەفیقەکانیان ڕسمەکان ئەگرن دوای گروپە دروست دەکەن لە فەیسبوک هەموویان دەرنا و گروپەوە هاکەرەکەش ئەزانێت کە ئەمە ئافرەتە بۆ نمونە ئافرەتێکی حیجابە ئەزانێت کە لە ماڵە بتەوە نەتوێ بەبێت لە چک ڕسمێکی هەر گرتووە نردێتی بۆ خوشتێکی خۆی بۆ برایشی خۆی بۆ مێردەکەی نردووە بۆیە چێ هاکێکە ئەوە بە هەل ئەزانێت کە ڕسمێکی لە ناو سۆشیال میدیاکە دەربێنێت لە ناو مەسنجەرەکە دەربێنێت و بە پارە پێی بفرۆشێتەوە ئەزانێت کە من و تۆی پیا ئەو پەڕی ڕسممان هەبێ تا هەر چۆنێک بیانی لە مۆزبەحی شارڕسمە گرت بێت تەبیعیە بەلاتەوە بەری تۆ پیاوێکی و وەکو ئافرەت کێشت نییە بۆیە زۆرترین کات هەوڵی ئەوان ئافرەتان هاکەن لە بەرەوەی بچنە مەسنجەرەکانیانەوە ئەو ڕسمانی کە هەیەانە لە بینی خۆیان و هاوڕەکانیانە تەشیری پێ بکەن و بڵاو بکەنەوە زۆر باشگای ڕۆژ مۆزوعێکی تر هەیە کە ئەمە ئایا وەکو حاڵەت بێ وەکو دیاردا ئەمەیان ڕەنگەیەوە باشتر بزانن بەڵام مەترسیدارە زۆر جار ینی قسە لەسەر حیا و حرمەتی و شخصە دەکرێت شکۆیە و شخصە دەکرێت دەبینی زۆر جار بۆی کە هەموو ئینسانەکان شایانی هەڵەن لەسەر فەیسبوک یا تۆڕە کۆمەڵایەتیەکان
کەسەکانی ناچار بەرامبەر ناچار بەوە دەکات کە بۆ نمونە خۆی ڕوت بکاتەوە بە زۆر لە جۆرەکان جەستەی خۆی دەربخاوە دوجار داوای باجەکە لە بەرامبەرەکەی گەر بێت و ئەو مەبلەخە پارەی ئەو شتێک کە و دەیەوێ نەیکاتیان نەیدات ڤیددیۆکانی بڵاو دەکاتەوە. ئەم حاڵەتانە توانین بڵین بە دووسێ شێوازێتە لای ئێمە. شێواز یەکەم ئەوەیە باندێکن لە سلێمانی هەیە لە هەولێر هەیە لە هەموو زۆربەی شارەکان هەیە. ئەم باندە ئیشیان چییە؟ ئەزانن تۆ کەسایەتێکی بۆ نمونە ناچێت بە گەنجەوە بیگرێ ئەچێ بۆ کەسانە ئەیگرێت کە لە سەر و 40 ساڵ بۆ 50 ساڵن کە شارەزای سوۆسیال میدیایان نییە. ئێستا من هەر کەسێ ئەو شتم بۆ بک بەرامبەرم کە ئەزانم کە ئەمە ڤیددیۆیەکە و دروست کراوە بۆ منی ئەنێرە هەتاوەکو منیش هەمان ئەو لەقتانی ئەو ڤیددیۆ دووبارەکەمەوە بۆی تەسوورەکەی من بکات و دوای پارەم لێ وەرگێ. بەڵام بۆ کەسێکی سەر و 40 ساڵ کە لە شارەزای سوۆسیال میدیا و گرتی ڤیددیۆیی نییە کاتێک کەسێ ئادەشی بۆ نێرە لە فەیسبووکە تقریبی دووسێ ڕۆژە قسەی لەگەڵاکە بە کوردی بێ بە ئەنگلیزی بێ بە عەرەبی بێ زۆربیان مەغریبین ئەتوانم بڵێم مەغریبین بە عەرەبی قسەی لەگەڵاکە هەتاوەکو کەسەکەی پێ بخاتە تەڵەوە کەسەکە لە خۆمە مەغریبیە من ناناسێ ڤیدۆشی لەگەڵا بکەم کێشەی نییە خۆمە کورد نییە بە تەڵە بۆم هاتبێ بەڵام مەغریبیەکە لەگەڵ باندە کوردەکەیە کۆنتاکتی هەیە کێشەکە ئەوەیە بەیەکە کۆنتاکتێکیان دروست کردووە تەنانەت خودی پارەکەش کە دوای داوات لەیەکە ئەینێرن بۆ مەغریب ئەینێرن بۆ ئیتالیا بێت دواتر بە شێوەیەکی ڕاستەوخۆ پارەکە دابەشەکرێتەوە بەسەر و باندەیە کە ئێمە کەیسمان لا و دراویشە بە ئاسایش سپاس ینی لێرەوە دەتوان بڵم دەستخۆشی لە ئاسایشەکەم کە ئیشیان لەسەر ئەو باندە کردووە کەسانی باشیشیان لێگرتووە و لە هەوڵی ئەوەشان بنبڕی بکەن بۆیە لێرەوە بۆ حاڵاتی جۆرە زیاتر ڕوبڕووی پیاوان دەبێتەوە یان نافرەتان ئەمەیان زۆربەی کات ڕوبڕووی پیاوان ئەبێتەوە چونکە ئافرەت تۆزە درەنگتر هەڵ ئەخەڵەتێ بە تەلەفۆنی ڤیددیۆیی یعنی درەنگتر خۆی ئەیا بەدەستەوە هەتاوەکو ئافرەت کێشەیەکی هەیە تا زۆر دڵنیان نەبێت لە کەسێک لە دڵۆ متمانەی پێ نەبێت ناتوانێت بچێتەوە حاڵەتۆ لەگەڵی لە کوردستان شتی وامان هەبوو پارەیەکی زۆر بدا بە هاکەرەکان دەفتەر ڕۆشتووە خەڵکمان لا بووە هەتا 8 دەفتەر پارەی یاوە بە کەسێک بۆی تەسویرەکەی بڵاو نەکاتەوە لە کۆتاییە کە دیتر لە دوای 8 دەفتەرەکەەوە ساوە ڤیددیۆکەشی هەر بڵاو کردوتەوە. زۆر باشە چی بکەین کە لەم جۆرانەیە خۆمان بپارێزین ئایا کابرا دیوێکا دەبێت پەروەردەی باشتر بێەوە خۆ ڕاگرتر بێ بۆ شتان نەخەڵەتێ بەڵام کە هاتوو بۆ نمونە ڕوبڕێم حاڵەتانش بوویەوە دەبێت چی بکات. هەموو ئەم کەیسانە پەیوەندیان بە پەروەردەی تاکەکەەوە هەیە ئەو کەسە چۆن پەروەردە کرابێ ئەو کەسە ئینسانیانە پەروەردە کرابێ یاخود طبیعەتێکی ئاژەڵی هەر هێشتا تێدا مابێ ئەبێ بزانین کە ئەو شتەی ئەو حاڵەتی کە لەو کاتەیە بۆمانە حاڵەتێکە ئەبێ سوور بزانین ئەگەر ئەمە بەدەست بۆمان هاتووە ئەبێ بزانین ئەمە ئەم کەسە مەرامێکی لەگەڵ تۆیا هەیە ئەژینا ئەو کەسی کە ئەو حاڵەتی هەیە ئەتوانێت بڕوە هزار سایتی پۆرنمان هەیە توانێت بچێت لەو شوێنانە ئەوە بکە بەڵام کە هاتوو لەگەڵ تۆیا ئەم شتەی کرد ئەبێ بزانی ئەمەی بۆ ئەوە کردووە کە یا پارەیە کرد لێ پێشۆ یاخود لە کەسایەتیت بە بۆیە لێرەوە بۆ کەسانە ئەڵێن کە تووشی و حاڵەتانە بوون سەردانی کۆمپانیا بکەن یاخود ڕێکخراوەکەمان کە ئێمە ڕێکخراوێکیشمان هەیە ڕێکخراوی تێکهات کە بێ مقابل ئیش بۆ ئەو خانوانە ئەەکەین بێ مقابلیش بۆ ئەو کەسانەکەن کە تووشی و حاڵەتە بوون ئێمە لە کۆمپانیاکەمانە لە توانامانە هەیە ئەو ڤیددیۆیانە لە هەر شوێنێ ئەپلۆد کرا بیسرینەوە تەنانەت لە سایتە پۆرنەکانیش تەنانەت لە سایتە تایبەتەکانیش بۆیە ئەو کەسانی کە تووشی و حاڵەتانە بوون ئێمە توانین هاوکاریان بین و ئەو کەسانەشی کە ئەلحەمدولیلا توش نەبوون با ڕێگری بکەن لەم کەیسانە ئەم ڤیددیۆیانە بڵاو بکەنەوە ئەم زانیاریانە بڵاو بکەنەوە کە باندێک هەیە ئیشیان لە سەر شخصیاتی خەڵک کردووە ئیش لەسەر ئەوواگەن کە کەسایەتی کورد و ئافرەتی کورد و کۆمەڵگەی کوردی بە عقارێکی خراپ یاساییەکەی و کەسانی کە هاک دەکەن چییە و مافی یاسایەوەی کە هاک دەکرێت چییە؟ تا ئێستا لە محکەمەیە و لە قانونی عێراقیە تەنها 2 موبایلمان هەیە هیچ یاسایەکی تایبەت نەکراوە بڵێ ئەمە تایبەتە بە هاکر تەنها هەر بە 2 موبایل حکومەدرێ بەڵام خۆشبەختانە کە دەتوانین بڵێن 2 موبایل هەنە گۆڕانکاری تیا کراوە هەنشتی بۆ ئیزافە کراوە تا ئێستا ئێمە چەند کەیسێکمان ناوە بە دادگا بەڵام ئەوەی کە جێی ناخۆشیە کەسەکە هەر بە کەفالەتێکی بەسیط وەربووە هەتاوەکو تحقیق لە کەیسەکەی ئەکرێ بەڵام وەک دەزانن ئەو هێرشانەی کە بە کۆمپیوتەر و بە موبایل ئەکرێ ئەو دەقەیە لە بەردەستانە بێ ئەتوانرێ موبایلەکە فۆتێنرێ وەکو ئەجیلەی جینایی نییە تەنها بڵی بەسمەکەی بە شوێنی مردووەکەەوە ئەمێنێ یاخود شوێن پەنجەکەی بە شوێنەکەەوە ئەمێنێ کە موبایلەکەی فۆتان یاخود ئەو سوشیال میدیای کە هەیەی سڕیەوە هیچ شتێکی لەگەڵا ناکرێت بۆیە لێرە منداوە لەو کەسە پەیوەندیدارانە ئەەکەم کە ئیش لەگەڵ محکەمەکانە ئەکەن کە دەسەڵاتی گەوریان هەیە کەیسێکدا بنێن حکومێکدا بنێن بۆ ئەو کەسانی کە هاگەکەن ئەو کەسانی کە ئەو باندانەی کە
ئەم خەڵکانە تووشی ئەم هێرشانە ئەکەن ئەو باندانی کە تەلەفۆن لە ڕێگەی تەلەفۆن و لە ڕێگەی سیمکارت و لە ڕێگەی کارتەوە پارە بە خەڵک ئەنێرن و دواتر گاڵتەیان پێک زۆر جارە و کەسی کە فەیسبوک دادەنێ بە تایبەتی ڕەنگە زیاتر تازەکارەکان یانەوەی کە فەیسبوک بۆ مەرامی شخصی و حەزی خۆیان بەکاری دێنن سێر دەکەی ئەدیەکت بۆ دەنێڕێ بۆ نمونەسەر دەنووسێ شارەکەم بۆ نووسێ گوڵی جوان ئەمان ناوی خوازراون ئەمانە چۆن مامەڵیان لەگەڵا بکرێت و هەروەها ئەوانەی کە دەیانەوێت من هاککەنیان تۆ هاککەن زیاتر بە ناوی خوازراوەوە تەبەن دێن دەبنە هاوڕێت ئایا ئەمانە زیاتر لەسەر ناوی ئافرەت نیان لەسەر ناوی پیاوە تۆ ئەبێ بزانی کەسایەتیە کە شتێکی شاراوی لە پشتۆ نەبێ بە ناوی خۆی سوشال میدیادانێت و ڕسمی خۆی خاتە سەری من و تۆ بۆچی هەموو شتەکانمان پاپلیکە و خەڵک ئەیبینێ لەبەرەوەی هیچ شتێک لە خۆمان عاشق نابین و مەرامێکی تایبەت و شخصی و حیزبیمان نییە بۆیە ئەو کەسانی کە بە ناوێکی ترەوە بە ناوی بۆ وەکو ناوانەی کە باسێ کرد کە جاری وایە بە ناوی شخصی خۆشیان و ئەینێرن بە ناوی شخصی بە ناوی تۆ دروستێکات و ئات بۆ ئەوە نێرێت تۆ ئازانی ئەوە چەند جار حاڵەتی وامان هەبووە بە ناوی کەسێک کە ڕۆشتۆ ڕسمی برادێکی بردووە سوشال میدیایەکی بە ناوە دروست کردو بە ناوی ئەوەی کە ئەکاونتێکی من یا وێنەیەکی من بڵاوکاتەوە ئەکاونتەکەمە سووتێنێم دەکرێت بۆ منە کەسی هاکەر ئەو کەسێک کە منی هاک کردو بناسرێتەوە بەڵێ ئەو حاڵەتەمان زۆر بووە ئێمە لە کۆمپانیا کەسێک چۆن تەعامل لەگەڵ ئەمە ئەکرێت کەسێک کە بۆ منە وێنەیەکی منی بڵاو کردەوە سەرنجام سەر نەکێشێ بۆ تاوانە گەورە کۆمەڵایەتیەکان بۆ منە من لە کاردانەوەی ئەمە بڕۆم لەبەری کە وێنەی خێزانم وێنەی خوشکم وێنەی کەس خزمێکمی بڵاو کردەوە نەچم بیکوژم ئایا ئەمە ئاسایش تەعاملی لەگەڵاکە لەوەی کە زۆر جار ئاسایش قبول ناکات لە شوێنێک کە کامێرەی چاودێریەکەشی پیشانی خەڵک بدە ئاسایش ئیشی باشی لەسەر ئەم کەیسە کردووە چونکە ئێمە وەکو ئێمە کە ئێمە تاکە بەسمە ئێوە وەکو کۆمپانیا کەسی هاکەر بە کەسی هاکراوەڵێن دەڵێن ئەو کەسە ئەکاونتیەوە یان وێنەیە بڵاو کردوێتەوە ئێمە ویست ئەم مەقتەعامە بیگەێنە بە هاوڵاتیان ئێمە تاکە کۆمپانیان لە سەرتاسەری عێراق نەک لە سلێمانیش کە هاوڵاتیان پارێزین لە هاک ئەوەی کە جێگەی خۆشیە لایەنە پەیوەندیدارەکانی وەکو ئاسایش و پۆلیس زۆر هاوکاری ئێمە بوون لەم کەیسانەیە تەنها ئێستا ئەوەی کە زۆر ئیشی لەسەر ئەکەن پیان وتوین تەنهایەک ئامرازمان پێوتراوە ئەویش ئەوەیە کەسێک کە بێوێ هاکەرەکە بدۆزێتەوە کتابێکی پۆلیس یاخو کتابێکی ئاسایش بۆ ئێمە ئەهێنرێت کتابەکە دواتر ئێمە زانیاری هاکەرەکە خینە بۆکسێکی داخراوە تەسلیمی ئەو لایەنەیەکەین کە کتابی بۆ ئێمە بەیانی بە کەسی هاکراوی ناڵێن نەخێر ئەوە چونکە ئەوەی سەر نەکێشێ بۆ دواترەوە توندوتیژی لێ ئەکەوێتەوە لاچە هاکەرەکە خزمێکی خۆی ئاسایش و پۆلیس چۆن تەعامل لەگەڵ کەسی هاکراوەکەن کاتێوە دۆسیەکەی ئەنێرنە بەردەستیان و دڵنیا بن لەوەی کە ئەم کەسە بۆ وێنەی ئەم عایلێ بڵاو کردەوە یان ئەم پەیج و سایتەی هاک کردووە زۆربەی ئەو کەیسانە کە هاکەرەکان کردویانە یعنی هەنە حاڵەتیان خزمی خۆی بووە بۆیە کە براوەتە ئاسایش بۆی کەیسەکە زۆر گەورە نەبێ بۆی نەچێتە بابی ئەوەی کە تەعاملێکی ناخۆشیە بکەن ناکۆکیە بکەوێتە بینی عایلەکە و کۆمەڵگەکەەوە تعهدێکی بۆ کەسەیە و شتەکەی سەتر کردووە ئەمە کە جێگەی دەستخۆشی و ئیشێکی زۆر سەریع کراوە بەڵام ئەگەر لەلایەن محکەمەوە بێ خۆتە زانی بەڕێوەبەری بنکەکە ئەیبینێ پۆلیس ئەیبینێ زابتی بەردرگاکە ئەیبینێ ئەچێتە لای حاکم خەبیر قەزایی ببینێ حاکم ئەیبینێ چەند جەلسەیەکی پێچێ اینجا حاکم حکمی لەسەرە بەڵام ئەو کەیسانەی کە ئاسایش باشتر ستەتریەکە من ینی بەڵام ئاسایش لەم کاتەیە ئەتوانین بڵێ ناتوانێت بە جارێ هەموو کەیسانە وەرگێت چونکە هەنە کەیزێک ئابرا خۆی بە محکەمە بیکە زۆر سپاس بۆ بڕوا جەزا شارەزا لە تەکنۆلۆژیا و زانیاری